والله ئەو جادە فراوانکردنی ئێمە بڕیارمان ناوە ئەویش بڕیارەکەمان لەسەر داتە و دۆکمنتە باش ڕاوێژکردن لەگەڵ ستافی ماستەر پلان ئەو جادە ڕێک بخەینەوە هەندێک زیادەڕۆیی کەمی لابین چونکە فراوانکردنی ئەو جادێ ئەتوانم بڵێم خەسڵەت و سیمای شارەکە تێگەیە ئەمە یەکەم دووەمیش ئەتوانین بڵێن کێشەی کۆمەڵایەتی و کێشەی خەڵک ڕەنگە دروست بێ سێەم مەسائلی قەرەبوویەکی زۆری ئەوێ ئێمە لە ئەنجامی داتاکان کە ساوی ماسەپلان یاوێتی بە ئێمە ئەگەر ئێمە تەنزیمێکی ڕۆژانەی ئەو شارە ئەو شەقامە بکەینەوە پێویستی بە فراوانکردن ناکا بەکارهێنانی ڕۆژانەی پانی ئەو شەقامە لەگەڵ بەکارهێنانی ڕۆژانەی خەڵکی شارەکە ئەگونجێ. ئەو کێشە گیر و گرفتانە بەگشتی چی بوون باسکران و داواکاریان چی بوو لە تۆ هەم چالاکوانان هەم ڕێکخراوەکان؟ وەڵا دانیشتێکی بەرفراوان بوو گفتوگۆیەکی کراوە بوو نمونەیەکی جوان تەقدیم کرا بەعام باسییان لە پرۆژەکان کرا یانێ سەرەتا باس لەو بابەتانە کرا کە شارەوانی هەنگاوێکی باشی ناوە شارانی توانیوەتی لە بواری خزمەت گوزاریوە بچێتە لەو ئاسێکی بەرز و بەرزتر لە هەمان کاتیشدا مادام شارەوانی و مادام خەڵک ئەوەنە متمانەی پێ ئەبەخشێت مادام خەڵک ئەوەنە چاوی لەسرە بێگومان بە تایبەتی لەم پێگە و لەم کات و ساتەوە و لەم وەزع تایبەتەی هەرێمە بە تاکید بەبێ ڕەخنە نابێت ڕەخنەکانیش هەندێکیان تایبەتن بە وەزعی عامی هەرێمەوە کە بە تایبەتی باری دارایی ینی شوێندەستی باری دارایی لە کێشەکانە دیارە هەندێک بابەتی تریش تایبەتە بە خودی هەڵەبجە خۆیەوە ئەویش ئەو کێشانە ڕەگەڕیشەیەکی مێژووی هەیە بەڕاستی ئەبێ هەمومان سوور بین بە خودی هاوڵاتی بە ئیدارەی هەڵەبجە بە شارەوانیەوە سوور بین لەسەر حەرکردنی ئەو کێشانە چونکە ئەو کێشانە تەنها بە شارەوانی حل ناکرێن و ئەشیڵێمەوە ئەگە بمانەوێت شارێکی جوان دروستکەین ئەبێ لە تاکی کۆمەلگاوە دەست پێ بکەین تەنها چاوەڕی شارەوانی نەبین. سلام لە کۆچایی کۆبوونەوەکەدا باز لەوە کرا کە شایەتیەوەت بۆ دەن ئەم ساڵ و کە تۆ بیتێتە سەرۆکی شارەوانی لە ساڵان ڕابردوودا لەم 3 ساڵەدا کاری باش کراوە بەڵام ئەوەیە لە تمۆحی دانیشتوانی پارێزگای هەڵەبجەنی ئەکرێ باسی و پلان و پرۆژە نوێیانەمان بۆ بکەی کە با بڵێن سەرۆکایەتی شارەوانی خەریکێتی و ئێستا کاری تێداکەن. من لەگەڵ تەقدیر و پێزانینم بۆ جوودی بەڕێزان سەرۆک شارەوانەکانی پێشوو ستافەکانی پێشوو شارەوانی بەست ئێستا لە تاریخی شارەوانیان لە سەردەمی زێڕینی بوونی بووجە و ئیمکانیەتی مادی تا چەونە پرۆژە لە هەڵەبجە نەبووە ئێمە حاڵی حاضر 13 پرۆژەمان لەژێر تەنفیزایە بە بوجێ 33 میلیارد دینار و 3 پرۆژەی گەورەشمان لە بوارەکان قۆناغە جیاوازەکانی تەندەرینان بە بوجەی 44 میلیارد دینار بەڵام لەبەر ئەوەی هەر بڵین هەڵەبجە بنیەی تحتی لە نەوەویەک بەتەواوەتی وێران بوو منیش ئەڵێم ئەم کەمیەتی پرۆژانە نەمانتوانیوە ڕووماڵی هەموو داواکاریەکانی خەڵک بکەین لەبەر ئەوەی بەنامەی ساڵ بەنامە پلانی ساڵی داهاتوومان یەکەم بەردەوامیە لە خزمەتگوزاری هاوتەریب لەگەڵ پرۆژە تەرفیهی و خۆشگوزەرانی و پرۆژەکانی باخچە و ئەو پرۆژانەی باناوی ئەمنەی پرۆژەکانی حەسانەوە حەوانەوە کە زۆر پێویستە هەبن.